ڕۆڵکردنەوەی مووسڵدا بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ داعش دەستگیر کراون لەلایەن حەشدی نیشتیمانی و ئاسایشی گشتی هەولێرەوە ئەشکەنجەدراون. زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێم لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا وتیشی ئەو منداڵانە لە چاکسازی نەوجەوانان و ژنانی هەولێر دەستگیر کراون و ژمارەیان 215 منداڵە. هاوکات لە وەڵامی پرسیارێکی پەیامیشدا سەبارەت بە دیلەکانی پێشمەرگە زیا پترۆس ئاشکرای کرد زانیاریان هەیە بەشێکی زۆری دیلەکان لەلایەن داعشەوە بۆ ڕەقە گوازراونەتەوە. پێی وتەی ئەم مناڵانە کە قسەمان لەگەڵ کرد بەڵێ لە ئاسایشی گشتی لە هەولێر تووشی شکنجە بووینە و ئێم بە چاوی خۆمان بینیمان ئەو شوێنانەی کە تووشی ئازار بوون و ئەمە تەبیعی کارێکە دژی مافەکانی مرۆڤە. ڕاستە ئەمانە بە تۆمەتی تیرۆرن و زۆربەیان اعترافیان کرد کە ئێمە داعش بووین و لەگەڵ داعش ئیشمان کردووە بە زۆر شێ و هەندێکیشیان تەنانەت لە دەورەی شەرعی بووینە، یعنی خوێندنی قورئانی و بۆ کۆن یعنی تەهیئەیان دەکرد. ئیتر ئەمانە زۆربەیان يعني نهت لەسەتیان اعترافی خۆیان کردووە کە داعشن، بەڵام ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ بەڕاستی نیگەرانین کەوا ئەمانە تووشی ئەشکەنجە بووینە، مامەڵەیەکی یاسایی لەگەڵیان بکرێتن بە پێی تاوانەکەیان، بەڵام نابی بە هیچ شێوەیەک تووشی ئەشکەنجە. مناڵەکان ئەوانەی کە تەمەنیان تەبیعی ملاحەزەیەکی گرنگ هەیە بە پێی یاسای هەرێمی کوردستان هیچ سزایەکی یاسایی لەسەر ئەو منداڵانە نییە کە خواردی 11 ساڵ بی، بەڵام لە عێراق لە 9 ساڵەوە دەیگرێتەوە. ئەو فەرقەمان هەیە. ئەوانەی کە بینیمان بەڕاستی هەمویان لە نێوان 12 ساڵ بۆ 17 ساڵ. ئێمە ئاگادارین هەندیل هەیە وەل ئەوانیش پاش ئەوەی کە ئەوەی مووسڵ دەستی پێکرد و کاتێک کە داعش لە مووسڵ نەماوە زۆربەیان لەگەڵ خۆیان بردویانە بۆ منتەقەی سووریا لە ڕەقە و لە شوێنەکان تر وەکو ژنە ئەیەزیدیەکان ئەوانەی کە ڕفرێنراون لەگەڵێن ئەوانش لەگەڵ خۆیان بردویانە. کۆمیسیۆنی مافی مرۆڤ لە عێراق و دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کار بۆ ئەوە دەکەن ساڵانە راپۆرتێکی گشتگیر لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە عێراق ئامادە بکەن و ببێتە راپۆرتی عێراق بۆ ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە ژنێف. بۆ ئەمە بەستەش لە سەرجەم شارەکانی عێراق لیژنەی تایبەتمەند دروست دەکرێت. بۆ نووسینی راپۆرتی نیشتیمانی لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عێراق و هەرێم و پێشکەشکردنی بە ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە جنێف، کۆمیسیۆنی مافی مرۆڤی عێراق و دەستەی مافی مرۆڤی هەرێم و ڕێکخراوی مافەکانی مرۆڤی جیهانی و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ پرۆژەکان کۆبوونەوە. سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمیش ڕای دەگەێنێت ئەوان دەیانەوێت لەمە و 2 ساڵانە راپۆرتێکی گشتگیری سەرتاسەری لەسەر ڕەوشی مافی مرۆڤی عێراق ئامادە بکەن و پێشکەشی لایەنە پەیوەنددارە جیهانیەکانی بکەن. ئەم راپۆرتێک کە دەردەچی لەسەر هەرێمی کوردستان بە ڕەوشی مافەکانی مرۆڤ وەزعی چۆنە لەگەڵ ئەوەی لە عێراقەوە اینجا دادەنیشین بە راپۆرتێکی گشتی گشتگیر دەردەچی لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عێراق لە ڕووی تەشریعاتەوە بابەندبوونی دەوڵەتی عێراق لەگەڵ ڕێکەوتن نامە ئەوانەی کەواژووی کردیە بۆ پارێزگارکردنی لە مافەکانی منداڵە، ڕێکەوتنامەی سیداوە کە مافی ئافرەتە، تند و تیژی خێزانیە، ئیتر لە هەموو ئەو ڕێکەوتن نامەوانی تر هەروەها چی پێویستمانە بۆ چەند یاسایەکی تازە و هەروەها چۆن حکومەت بابەندە بە جێبەجێکردنی ئەم یاسایانە. بۆ نووسینەوەی راپۆرتەکە لە هەر شارێکی عێراق لێژنەیەک لە ئەندامانی لێژنەی مافی مرۆڤی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێک دەهێنرێت. ڕەنگە ئەوجارە ئاستی هەماهەنگیەکان لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکانیش بگاتە ئاستێکی باشتر بۆەوەی بەر لەوەی ڕێکخراوێکی نێودوڵەتی بێ راپۆرت و قسە لەسەر ڕەوشی مافی مرۆڤ بکات دەکرێتن ئەم تیمە خۆیان ئەم راپۆرتیان ئامادە کردبێ و ئاماژەیان بە پێشکاریەکان کردبێ، واتە دەرخستن و ئامادەکردنی پێشلکاری مافەکانی مرۆڤ بریتی نییە لە خراپیەکانی وڵاتە بەقەدەوەی بریتە لەوەی کە تۆ هەنگاو دەنێ بەرەو باشترکردن، هەنگاو دەنێ بەرەو ڕێگە چارە. هەوڵدان بۆ نووسینی ئەو راپۆرتە لە کاتێکدایە کە ڕۆژانە چەندین پێشێلکاری گەورە بەرامبەر بە ڕەوشی مافی مرۆڤ لە عێراق و هەرێم ئەنجام دەدرێت. ڕێکخراوە جیهانیەکانی بواری مافی مرۆڤیش چەندین جار لەسەر ئەو بابەتە راپۆرتیان بڵاو کردوتەوە و هۆشداریان داوەتە عێراق و هەرێم لە خراپتربوونی ڕەوشەکە، بەڵام ئەم دوو حکومەتە نەک وەکو پێویستکاریان نەکردووە بۆ باشترکردنی ڕەوشی مافی مرۆڤ. بگرە هەندێک جار راپۆرتی ئەو ڕێکخراوە نەشیان ڕەت کردوتەوە و بە ناڕاستیان داناوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.